صفر خدمات لەم شوێنەیە. من لە 2014ەوە لەم شوێنە دانیشتووی ئێرەم گۆیژەستی سێ. لەم پرۆژەی گۆیژەستی سێم دانیشتوانی پرۆژەکە بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە لە بەردەم دەواازەی پرۆژەکە گربوونەتەوە. من بۆ زانیاری لەسەر گیر و گرفتەکانیان نچمە لای خۆیان ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت خاتون سڵاو لێبێت ئەمڕۆ لێرە بۆچی گربوونەتەوە. بەخێر بێن وەڵی ئێمە ماوەیە کە لەگەڵ خەدەماتی ئێرەیە شوێنەکان ئیهمال کردووە صفر خەدەمات لەم شوێنەیە. من لە 2014ەوە لەم شوێنە دانیشتووی ئێرەم گۆیژەستی سێ. ئەمە سێ وەجبە 4 وەجبە خەدەماتمان تقریبان گۆڕیوە، بەڵام تا ئێستا شتیوە ئیهمالمان نەبینیوە. کێشەمان زۆرە، بەڵامێکێ لەوانە کە زەقترین و ئێستا تازەترین کێشەیە لامان دروست بۆ کارەباکەمانە. ماوەی بۆ 2 هەفتە ئەچێ خەلەلی کارەبا هەیە کێبڵە نازانم چیە تر خۆیان هەرێکی شتێکەڵێ هەستاون بە هەر خراپ بۆ و چەتاڵ کراوە کارەباکان. نازەم حکوومەت لیژنە نییە بێت بەسەر ئەمانە بگەڕێ سید کا بزانێ ئەمە ساڵانە بە 6 مانگ جارێ فیوس هەمووی سوتاوە چەتاڵ کراوەتەوە. ئەمە بە قسەی خۆیان لە خەدەما دەم قسانیان کردووە کە کۆبوونەوەمان لەگەڵ کردوون. اینجا بە پارچەی ئەم دوو گۆیژەیە یەکیان پێ چاک کردووە بۆی ئەوان تقریبان بێدەنکەن کێشەکە بێتە سەرەوە. ئێستا ئەڵێ پارەیەکی زۆری تەیە چێ و بێ حکوومەت بیکا و ئەم نایکە و حکوومەتیش حەقی خۆشێتی ئێمە لە زمنی سنووری گۆیژەستیایە ئەبێ ئێمە ماگانە عەفو 65,000 بە خەدەمات کۆ ئەبێتەوە. ئەم خەدەماتە ئەبێ کێشەکانی پێ حەلکرێ نەکرد بۆ خۆڵڕشتن و حەوشەشتن و نازانم باخ ئاوان بێ. ماوەی چەندێکە ئێوە هەر لە سەرەتای دروستبوونی پرۆژەکە ئەو گرفتانەتان هەیە؟ نەخێر ئێمە سەرەتا تۆزێک گرفت هەبوو لەبەرەوەی بیدایەت بوو گوێمان نەئەیەمان و تایەتە سەر پێی خۆی. دوایی خەدەمات گۆڕا کەسێکی زۆر بەڕێز هات زۆر شتی بۆ حەلکردین ڕۆژانە لە ناو ستێکە ئەمان بینی ئەسوڕایەوە بزانێ خەلەل لە هەتا شەوانە ئەسوڕایەوە بزانێ دەرگا داخراوە یان ناهینی عیمارەکان. اینجا ئێمە کێشەی گەورە لێرە چییە؟ ئەم ئەرزانەی ئێمە هێشتا ئیفراز نەکراوە. ئێمە لە بەندی لە عقدەکانە کە کردومانە لەگەڵ تەسلیمکردنی کلیل بۆ ماوەی ساڵێکە یا 2 ساڵە ئەوەیان نازانم ئەبێ لە سەرمان تاپۆکرێ. ئێمەشتا عەرزەکەشیان ئیفراز نەکردووە. عەرزەکەمان بە ناوی گۆیژەی سێ وجودی نییە لەگەڵ گۆیژەی دوایەکین ئێمە ئێستا. جا ئەوەش کێشەیە. ئێمە تا ئێستا ئەیانەوەی لە نرخەکانی دابڵزێنن ئەوەی یعنی بەدوا چوین ئەزانین. ئەمە لە خۆمەوەم قسەیە ناکەم. لە نووسینگەکان هەمووی بە 8 دەفتەر و بە 7 دەفتەر ئەم شوقانە دانراون. خەدەماتەکان ئەوا لێ کردو هەرچی هەڵە سێڵێک گۆیژەی سێ کە خۆشترین ستیە جوانترین ڤیوی هەیە ئەوەی بێت یا دانیشی ئەزانێ خێرە شوقە کراوە لە شوێنی چاڵە ئەیرە بە 20 دەفتەر بەڵام ئەمانەی ئێرە کراوە بە 8 دەفتەر هەمووی دەستە لە نووسینگەکانە هەمووی بە 8 دەفتەر و 7 دەفتەر ئەڵێ بە مەقەس بڕیویانەتەوە. خەدەماتەکەشیان وا لێ کردووە گەر قسە بکە ئەڵێ بڕۆ ئێرە خەدەماتی نییە.